لا قەزای ڕەواندوس 104 هاوڵاتی کەرەنتین کراوە دوای 14 ڕۆژمانەوە لە ژێر چاودێری تەندروستی ڕەوانەی ماڵەوە کرانەوە. لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قایمقامی ڕەواندوس ڕایگەیاند ئەو هاوڵاتیانە لا پشکنینە تەندروستیەکان دەرچوون و هیچیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبوون. لای خۆشیانەوە هاوڵاتیە کەرەنتین کراوەکان بە ڕێکارە تەندروستیەکان دڵخۆش بوون. با دڵێکی ئاسوودە و بە وەرەبەرزی و تەندروستیەکی باشەوە دەگەڕێنەوە نێوخێزانەکانیان. داوەش لەو هاوڵاتیانە دەکەن کە لە ئێران دەگەڕێنەوە بۆ سەلامەتی خۆیان و هاوڵاتیان وەکو ئەوان لە کەرەنتینەکان بمێننەوە. هاوکات لە سنووری پارێزگای هەڵەبجە لە شەوی ڕابردووەوە بە 2 دەستا 61 هاوڵاتی کەرەنتین کراو گەڕێنراونەتەوە ناوخێزانەکانیان. هاوڵاتیانەی کە لە ئێران دەگەڕێنەوە 14 ڕۆژ میوانی ئێمە دەبن لێرە. ئێمە لە ڕەواندز 2 شوێنمان دابین کردووە، هاوین هەواری جوندیان و ئێستا ئەم هوتێلەی کە ئێستا لێرەین لە بێخاڵ. لە جوندیان ئێمە تەبعاً دوێنێ توانیمان 54 کەس بگەڕێنەوە دوای پشکنینی پزیشکی گەڕانەوە ناو خێزانەکانیان و ئەمڕۆژ لە کۆی 113 کەس 104 کەس لێرە دەگەڕێنرێنەوە ناو خێزانەکانیان و لێرەوە من سوپاسی لیژنەی تەندروستی دەکەم، لیژنەی ئەمنی شارەکەمان و هەروەها ڕێکخراوی FAA ئەمریکی کە تیمێکیان بەردەوام لەگەڵ ئێمە دابوون بۆ پشکنین و ئەو هاوڵاتیانەی ئێمە کە میوان بوون لای ئێمە و لێرەشەوە سوپاسی ئەو هاوڵاتیانەی خۆمان دەکەین کە لێرە ئەو 14 ڕۆژە تەحمولیان کرد و میوانی ئێمە بوون. ئێمە جگە لێرە 2 کەسمان دەمێنێت کە ئەوانش دوای تەواوکردنی کاتەکەی خۆیان 14 ڕۆژەکەی خۆیان دەنێرنەوە و هەروەها ئێمە شوێنێکی ترمان تایبەت کردووە بۆ ئەوانەی کە لەمڕۆوە دەگەڕێنەوە لە ئەمڕۆ ئێوارەوە ئامادەین وەریان بگرین لە هاوین هەواری جوندیان. ئەمە بۆ گەشت و گوزار چوین بۆ ئێرانێ ئەو نەخۆشە بڵا بۆ نەخۆشی کۆڕۆنا ئەمەش گەڕانەوە لە مەرزی حاجۆمەران بۆ ماوەی 14 ڕۆژە ئێمە گەرانتی دەکرین. ئەلحەمدولیلا پشکنیەکانمان زۆر ساغ و سەلامەت و باش بوون. هیوادارم ئەو کەسانێک کە لەوێ ماون بە قاچاغ نێنەوە خۆیان گەرەتیکەن و بێ نەخۆشی لە نێو کوردستاندا بڵاو نەبێتەوە. هاوڵاتیەکانمان ماڵ منداڵمان کۆمەلگای کوردەواری هەموو بەساغ و سەلامەتی لەو نەخۆشە کوشندەی ڕزگار بێ ئینشاءڵڵا بەعەولی قووەتی خودای گەورە. بەڕاستی زۆر خۆشحاڵین کە گەڕێنەوە ناو ماڵ و منداڵمان ناو کەس و کارمان و ئەوەی زیاتر خۆشحاڵی کردینە ئەوەینە کە هەمومان لە خۆمان دڵنیاینە و کە الحەمدولیلا ئەو نەخۆشە لە ئێمە دوورە ئینشاءڵڵا هەموو موسڵمانانیش دوورە بیت. ئێوە سوپاسی ئەوەی بەڕێزیشەکەین و خۆشحاڵین بەهاتتان.